دەسەڵاتدارانی هەرێم کە خۆی لە هەریەکە لە پارتی و یەکێتیدا دەبینێتەوە بەهۆی بەکارهێنانی دەسەڵاتی زۆرینە لە پەرلەمان و حکومەت بە درێژایی حکومڕانیان خۆیان بە بڕیاردەر لە چارەنووسی سەرجەم خەڵکی کوردستان بینیەوە پێیان وابووە دەتوانن بەهۆی کورسی و پلە و پۆستەکانیانەوە ئەوەی بەدڵی خۆیان بێت بەسەر خەڵکی دابیسەپێنن. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەڵێت ئەوەی پارتی و یەکێتی دەیکەن دەبێت کۆتایی پێبێت، پێویستە خەڵکی لەم هەڵبژاردنە سزایان بدەن و کۆتایی بە نەهامەتیەکان بهێنرێت. شتێکی بەڵگەنەویستە ئەوەی کە واقعی هەرێمی کوردستان دەبینێت دەزانێت کە خەڵقانێک بەبێ گەڕانەوە بۆ ڕای خەڵقی بەبێ گەڕانەوە بۆ بەرژەوەندیەکانی خەڵقی بڕیا لەسەر چارەنووسی میلەتێک دەدات و ئەو بڕیاردانەیە کە چارەنووسی گەلی کوردی بەو شێوازە گەیاندووە کە خەڵک ئێستا لە ئەو پەڕی بێ هیوایە دەژی لە ئەو پەڕی قێرانە دەژی. مەگەرەوە بڕیار لە چارەنووسی میلەتێک نییە کاتێکە خەمساردن و کەم تەرخەمن کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت و کۆمەڵی دادگەری لە واقعەوە سەیری بارودۆخی هەرێمی کوردستانی کردووە و دەزانێت کە ئەوە لایەنێک و چەند لایەنێکن و دوو لایەن بە شێوەیەکی گشتی دایانەوێ بڕیا لەسەر چارەنووسی میلەتێک بدەن و بەو دەردەیان گەیاندووە کە گەیاندوێتیان. بەهۆی بڕیارە تاگلایەنەکانیان دەسەڵاتدارانی هەرێم کوردستانیان گەیاندووە بە لێواری هەرەسێنان و دەیان قەیرانی جۆراجۆریان بۆ هاوڵاتیان دروست کردووە و بڕیار و سیاسەتە هەڵەکانیان خەڵکی دووشاری چەندین گرفتی گەورەی کۆمەڵاتی و ئابووری کردوتەوە. ئەم حیزبانی کوردستان بەداخەوە دەریان قسکە حیزبی دموکرات نین، بۆیە ئەم وەزعی کوردستان بەم دۆخی ئێستا گەیشتووە چونکە بەرەنجام و شیلەی ئەم کارانی ئەوە کە لە ڕابردووە کردویانە. ئەگەر ئەمانە دموکرات بوونە قەت بەم دۆخی ئێستا ناگەیشت. ئەنی ئێمە بۆ نەتیجە ئەگەین کە ئەگەر ئەمان پرەنسیپەکانی دموکراسیان ڕعایەت بکردا لە بناغەوە لە ئەساسەوە ناگەیشتن ئەم قۆناغی ئێستا. یعنی ئەمە پرسیارێکە کە وەڵامەکە لە خودی خۆیەتی ئەم حیزبانە هەوڵیان داوە هەبوونی زۆرینە لە پەرلەمانە بکەنە ئامرازێکی سەرکوت، ئامرازێک بۆ دەرپەڕاندنی سەرۆکی پەرلەمان، ئامرازێک بۆ دەرکردنی وەزیر، ئامرازێک بۆ ئەوەی کە بڕیارەکانی خۆیان بسەپێن و بەبێ ئەوەی بیر لە نەتیجە و سەرنجامی کارەکانی خۆیان بکەنەوە. بەهۆی سەپاندنی هەژمۆنی زۆرینە و بێڕۆڵکردنی پەرلەمان دەسەڵات ویستوێتی ئەرک و ڕۆڵی ئەو دامەزراوەیە لەکەدار بکات و خەڵکی باوەڕی بە پرۆسەی دەنگدان و دیموکراسی نەمێنێت. لەلایەکی دیکەشەوە باهێنانە پێشی هێندێک کارکتەری دیکە ویستوێتی چالاکی مەدەنی و خۆپشاندان و ڕۆڵی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە ئەکەم بکاتەوە. بەم پێش دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام لە هەوڵی ناشرینکردنی ئەو ڕێگایانەدا بوون کە خەڵکی دەتوانن لە ڕێگەیەوە مافەکانیان بەدەست بێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.